هەمووی لە دوو قانونینە لە ژێر باری زەردینە لە غەریبانەی فرێچینە ئەگە ئاو ڕقمان لێ نەدەنەوە هەمومان دواکەوتینە. ئێزا زوبێری عەمەدەمینی خەشی تارینێ سەرێ و قەرەمینیە بنووسی لە دەفتەرێ سەر بەخۆ شعری دێتە بەرێ. کاک زبێر خوێندەوارت هەر نەبووە هەر نەچوو نەڕۆشتی بۆ قوتابخانە؟ بەخوای بەشەوەکی چوم. مامۆستا گوتی بنووسە دارە گوتم مامۆستا دەرسێ دێ من دارە گوتی هەستا بڕۆ دەرێ زبێر دە لەمپەش ئارە. لەمپەکەشم شکام بە لەمپەی بوو. جارەکەی مامۆستا هاتە ژۆرێک گوتی پشودەن وریابن مامۆستایەکەژم بوو گوتم ریشکن یان کەڵەبابن مامۆستایەکە لەبە پێکەینێ دەرسی پێ نەخوێندرا منیان دەرکردمە دەرێ. یعنی ئەو عەشتانە لۆم دروست بوو یانە نەکجێ هەیە کابرایەن عەمەلیاتی نەخۆشی دری لۆکرێ نابی بچم دەماری دری حەیب نەبی مای سیری ئەو نوع کەسانم بەکەلگە و زیانە نایەن لە بە قسەی شعر و پێکەنی ناوی زۆر عەمەلیاتی هەردەوەشێت وێزە لە دەرێ ناسمە ژۆرێ بەس لە ساحیبی نەخۆشیە پرسم نەوێرم یعنی ئەو شتان تەعسیری نەتوانی سەردانی کەسەی بکەی کە نەخۆشی عملیاتی کرد بێ نەخۆشی دڵێ ناوەڵە ناتوانم سەردانی ئەو نوعانە لە خزمەتیشدا زبێری عەمەدەمینی هەموو شتێک بە شعرت لۆلێک دینی زۆر عەزیزەکە ئەتوو ببینی خوا بەرەکەتت لۆ بینی و شیرینتری لە هەنجوینی. ئەو زبێر عەمەدەمینە خەڵکی دۆری مەلەکانە شاعیرە و بێ خوێندەوارە کەش و هەوای لەبارە ساحب مار و مندارە کاسبیەکەی ئیشاڵڵا لە خوای بە زیادی بێعەرارە بە ئارەقەینی چاوانێ ناردینمە قوتابخانێ تەوەکەین و ئیمانێ. کوڕەکانیشم هادی و هێدینە هەردینە نۆهەت و دوو نۆهەت و سێیان هینا پلەشی جاچیان بەدەستینە تاخوا بە عەراری میش لۆکردینە مهندسی هەندەسەینە. بەو نوعەیەزا لە تەمەنی بنداری تووشم بووە کرێکاری سلفم لێ نەدا بە بەتاری نەگەڕایمە بە غەمباری ئێستاش مارم بردە شاری بەس لە بەخاتری مار و منداری لۆهان ئیشکۆم بە عەراری. کاک زبێر ئەگەر پێمان بڵێ چەند ساڵە تۆ بەم شێوەیەش قسەکردن ئەشعرێنی و چۆن ئەمبارەیە چۆن بۆ دروست دەکەم وەسفی 1964 ئەمیش شعرم لۆ هاتن لە 1940 تێگەی لە 1940 ئەمە خەونەکەم دی بە زاری زەنگەتەم دادنە دەرێ لە دەوی ئەوە بە خەرچیان وەنادا بە میشان وەنادا بەخۆش ترسام لە خەونێ دوایە پرسێ مەلاشم گوتی خەونت نەجێڕاباوە ئەبوو هێشتا چی باش ئەمش جێڕامەوە غەڵەتم کرد جا گوتی زەڕێ خەرچیش ناوی مادام ئەو زەنگەتانە بە تویان وەنەدایە و ئەوەی نەکردێ گوتی هیچ زەڕ نییە گوتی خۆشەویستی بناو خەرچ. کاک زبێر ئەگەر پێمان بڵێ قەت هەبووە تووشی تەسادوفێکی جیاواز یان سیر بووبی شتێکی خۆش بەسەرت هات بێت لەسەر ئەو کەتمە ناو مەفرەجەی مروری لە فلکەی بە تەمای خۆی مرور دەوریان لێدا مازدەک نوێ بوو بابم نەخۆش بوو گوتی ڕاگرە مازدە سیارن لە دوو بوو ئەمیش دەناو مازدەی دابووم لە پشتەوە بابم لە پێشەوە بوو وەلا دابەزیم گوتم مروری ڕقم 15 ڕاستەم خالیفە مازدا بەس ئێستا بابم نەخۆشە و دەماری مێشکم بۆشەم نەرێم نێرە تۆرێ بدۆشە گوتم لۆ مروری سەرخۆشە و عیبەی داپۆشە گوتیان دوو زبێری عەمەدەمینی گوتم بەرێ گوتیان کاکە وەرە وەڵێ دا ڕسمیان گرتن و گوتیانە مام عەمەدەمین گوتیان مام عەمەدەمین بەڕەحمەتێ گوتیان 2013 بوو گوتیانە تو خەمت نەبی ئەو جارێ گوتیان ئەگەر لە بە زبێری نەبا سیارن بەوەی بارەکرد بە سرینگن بارەکرد لەبەرەوەی من هەبەخۆ هەموو قالبم لەختە و کۆمیدیە تێگەی جارەشی دیکە لە خەستەخا ئەوەی لەوەی ڕاوەستامم لە خەستەخانێ باران بوو دەرچیان ناکردەوە دەسە دەرکەی ئاوا بوو شورتە لەو لای من گرتم گوتی کاکە لۆ بەسە دەرکەی دادێ گوتم بەوێ چرقەی بارانێ کابرا بێتە خەستەخانێ چ بە عادیدا بێت چ بە ئاسمانێ شورتە نابی بەگە بە مندانێ وەڵا لەوە پێکەنی گوتی بڕۆ ژۆرێ بەس هەندە مەجالم نییە زبەیری عەمەدەمینی بە شێعر بگاتێ و بخوێنی لەبەرەوەی ئەتو سەعات شەشی بێ دەرێ و شەشی بچیۆ مارێ یعنی شعر تەقلەی لێدا لۆ خوارێ شاعیر نابی بکا کرێکاری مارێ بباتە شاری سلفی لێدا بە بەتاری هێوارێ بێتەوە بە غەمباری شعریشی بێتە سەرزاری بەس دنیا بەخۆی وهایە پشت دە شاعیری کرایە بەرجی پشتا و پشتی بێ لێ درایە